گرفت و کێشەکانی نێوان هەرێم و بەغداد نابڕێتەوە. هەر ڕۆژە و یەکێکیان ئەبیدی تۆمەتبار دەکا. بەغداد دەڵێ هەرێم نەوتی تەواوی نەناردووە و ئەمیش دەڵێت بەغداد پارەی تەواوی بۆ نەناردووم. تۆمەتبارکردنی یەکتری بەردەوامە. ئەو هاوڵاتیانەشی دەنجیان بەم تو حکوومەت و دوو پەرلەمانە داوە موچەی زستانیان وەرنەگرتووە لە کاتێکدا وا خەریکە بەهار کۆتایی دێت. NRT لە راپۆرتێکی شیکاریدا وردەکاری بڕینەوتی نێردرا و پارەی وەرگیرا و مافی هەرێم و یاسای بودجە دەخاتەڕۆ. بەپێی یاسای بودجەی عێراق بۆ ساڵی 2015 پێویستە هەرێم ڕۆژانە 550,000 بەرمیل نەوت بگەێنێتە ئەمبارەکانی عێراق لە بەندەری جیهان کە 250,000 بەرمیل نەوتی خۆیی و 300,000 بەرمیل لە نەوتی کەرکووک. لە بەرامبەر ئەمەشدا حکوومەتی عێراق لە سەدا 70 بودجەی گشتی دەدات بە هەرێم دوای لێدەرکردنی نەفەقاتی سیادی بەم پێش لە 110.4 بودجەکە بۆ هەرێم دەمێنێتەوە کە ساڵانی پێشوش هەر بەم شێوەیە بووە. لە مانگی نیساندا بەپێی بەیاننامەیەکی وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان 16,878,985 بەرمیل لە نەوتی خاو واتە تێکڕای 562,633 بەرمیلی ڕۆژانەی لە ڕێیهێڵی بۆڕی کوردستانەوە هەناردەی بەندەری جیهان کردووە لە تورکیا. لەم بڕەش کێڵگەکانی هەرێمی کوردستان بە 12,457,371 بەرمیل واتە بە تێکڕای 415,246 بەرمیلی ڕۆژانە بەشداریان کردووە لە کاتێکدا کێڵگەکانی کۆمپانیای نەوتی باکوور بە 4,421,614 بەرمیل واتە تێکڕای 147,387 بەرمیلی ڕۆژانە بەشدار بوون. بەڵام تا ئێستا ئەم داتایانە تەنها داتای وەزارەتی سامانە سروشتیەکانە و حکوومەتی عێراق پشڕاستی نەکردوێتەوە. هەروەها ئەوەی گومان دەخاتە سەر داتاکان لای هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەوەیە کە هیچ لایەنێک توانای چێکردنەوەی ئەم داتایانەی نییە جگەل لە وەزارەتی سامانە سروشتیەکان، بۆیە دەرخستن و ڕاستی و دروستی ئەم داتایانە ئەستەمە. نێچیروان بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیان بەغداد پارەی نیوەی ئەو نەوتەشی نەناردووە کە هەرێم هەناردەی کردووە. ئێمە ئەگەر بە نەوتیش حساب بکرێتن ئەوەی ئێستا ئێمە لە بەغدا وەرمان گرتووە هەر بزەبێت نیوەیەتی. لە شیکردنەوەی ئەم وتانەی سەرۆکی حکوومەتدا پرسیاری ئەوە دروست دەبێت ئایا حکوومەتی عێراق دەبوو پارەی سەرجەم ئەو 70 ملیۆن بەرمیل نەوتەی بناردایە کە هەرێمی کوردستان لە مانگی نیساندا هەناردەی کردووە؟ ئایا بەرپرسانی تری هەرێم ئاگایان لە داتا و زانیاریەکان هەیە؟ ئایا حکوومەتی عێراق چەندە پارەی هەرێمی بڕیوە و هۆکارەکەی چییە؟ لە مانگی نیساندا حکوومەتی عێراق ڕۆژانە 3,070,000 بەرمیل نەوتی فرۆشتووە بە نرخی $51 بۆ هەر بەرمیلێک، واتە ئەو پارەی حکوومەتی عێراق لە مانگی نیساندا دەستی کەوتووە بەهۆی فرۆشتنی نەوتەوە 4,700 ملیۆن دۆلارە. لەم بڕەپارەی حکوومەتی عێراق دەستی کەوتووە پێویستە دوای لێدەرکردنی نەفەقاتی سیادی و حاکمە ڕێژەی لە 110.4 ئەو پارەی ڕەوانی هەرێمی کوردستان بکات بریتی بێت لە 488 ملیۆن و 800 هزار دۆلار، بەڵام حکوومەتی عێراق 375 ملیۆن دۆلاری ڕەوانی هەرێم کرد. لە ساڵانی ڕابردوودا لە بری لە 170 بودجەی عێراق لە 110.4 بودجەی ڕەوانی هەرێم کردووە، ئەویش بەهۆی لێدەرکردنی نەفەقاتی سیادی کە بریتیە لە تێچووەکانی سەرۆکایەتی کۆمار و پەرلەمان و ئەنجومەنی وەزیران و وەزارەتی بەرگری و چەند دامەزراوەیەکی تر و چەند پرۆژەیەکی استراتیژی وەک هێڵی ئاسن و پرۆژەکانی نەوت. هەروەها نەفەقاتی حاکمە بریتیە لە تێچووەکانی کۆبوونی خۆراک و هەڵبژاردنەکان و دەرمان و دەستەی حەج و ئەمرە و تێچووی سوتەمەنی پرۆژەکانی بەرەمێنانی کارەبا و هاوردەکردنی وزە و تێچووی کڕینەوەی بەرووبووم لە جوتیاران. حکوومەتی عێراق بۆ مانگی نیسان 375 ملیۆن دۆلاری ڕەوانەی هەرێم کردووە لە کاتێکدا دەبوو 488 ملیۆن دۆلاری ڕەوانە بکردایە، کەواتە 113 ملیۆن دۆلاری کەمتر ناردووە. بەڵام هۆکاری لە 110 بڕینی پارەکەش بۆ کێشەی بانکی بازرگانی عێراقی دەگەڕێتەوە بەهۆی ئەوەی بانکەکانی کوردستان چەکی بێڕەسیدیان داوەتە ئەو بانکە کە لقی لە هەرێمی کوردستان هەیە و سەر بە حکوومەتی عێراقیە، کەواتە 48 ملیۆن دۆلار بەهۆی ئەو کێشەیەوە بڕاوە و ئەوەی دەمێنێتەوە کە حکوومەتی عێراق بەبێ هۆکار کەمی ناردووە تەنها 65 ملیۆن دۆلارە، واتە نیوەی پارەی نەوتەکە نییە وەک پێشتر سەرۆکی حکوومەتی هەرێم ئاماژەی پێکرد. هەروەها هەرێمی کوردستان ڕۆژانە زیاتر لەو بڕە بەپێی ڕێکەوتنەکەی لەگەڵ بەغداد هەیەتی نەوت ڕەوانەی دەرەوە دەکات کە نزیکەی 150,000 بۆ 200,000 بەرمیل نەوت ڕۆژانەیە کە پارەکەی ناچێتە سەر حسابی حکوومەتی عێراقی، بەڵام نازانرێت کە ئایا ئەو پارەی نەوتە دەچێتە سەر چه حسابێک و بۆ کوێ دەڕوات، چونکە پارەی ئەو نەوتە نایەتەوە سەر بودجەی هەرێم و وەزارەتی دارایی. پێشتریش بەرپرسانی هەرێم ئەویان ڕاگەیاندووە
کە بەو نەوتە زیادەیە قەرزی کۆن دەدەنەوە، بەڵام ئەمەش تەنها قسەی بەرپرسانی وەزارەتی سامانە سروشتیەکانە و نازانرێت لە ئێستادا هەرێم پارەی چه قەرزارە و ئایا هەرێم چەندە نەوتی زیادە دەفرۆشێت، پارەکەی چی لێ دێت؟ عافیە ئەوەیە بیان وەگرێ.